كانت تمني هر هجده ساڵی ئەوانەوە سێرکی جوانکاریکی زۆر زۆریان کردو ئەمەش هەمووی کاریگەری ئەوانە لەسەریان بەڵام ئەگەر خۆیان سیقیان بە جوانی خۆیان هەبێ پێویستە ناخی بناسیت ئایا یاخود جوانە یاخودنا تەنها بریتینە لە ڕوخسار سوشال میدیا هۆکارە لە بڵاوکردنەوەی هەموو ئەو دیاردانێکە هەیە و پێگومان جوانکاریش بە دەرنێلەوە. ئێمە ئەگەر شوێنێکی خۆمان بەدڵ نەبێت نەشتەرگەری جوانکاری ئەنجام بدەین یعنی بەڕای من ئەوە شتێکی ئاساییە بەڵام طبعاەوە بەپێی ئینسانەکان خۆیان کەوتووە تۆ بەتایبەتی لەم سەردەمەدا کاریگەری سوشیال میدیا و کاریگەری بۆ نمونە ئەم کەسە ناودارانەی کە پیا بوون زۆر زیاترە لە سەرگەنجەکان بەتایبەتی و ئێستا ئەگەر بڕۆی سێران بکەی ئەو کچەکانە تەمەنی هەر هەژدە ساڵی ئەوانەوە سێرکی جوانکاریکی زۆر زۆریان کردو ئەمەش هەمووی کاریگەری ئەوانە لەسەریان بەڵام ئەگەر خۆیان سیقیان بە جوانی خۆیان هەبێ ئەوە ئەو یعنی ڕێگەنا بەنەبەر ئەوەی کە تەجمیلات و بەتایبەتیش کە ئەیکەن زۆر ئۆڤەرەیکەن یعنی هیچ نۆرماڵ نیە ئەوەی کە ئەوانەکەن بەڕای من تەجمیلات یعنی شتێکی ئاسایی ئەوە نیە بڵام وڵا نابێ بکرێت و بەڵام ئەوش کاتی خۆی و تەمەنی خۆی هەیە بۆ کە ئەگەیتە تەمەنی 25 یان 30 ساڵی ئەتوانی بکەیت بەڵام بە بڕێکی کەم نەک بە بڕێکی زۆر تۆ لەگەڵ ئەوەیە کە شوێنێکی خۆت بەدڵنەوە نەشتەرگەری بکرێت ئەم نەشتەرگەریە لەسەر قسەی چوار دەورەکەمان بێت یاخود سوشیال میدیا گرنگ خۆمانین وڵی ئەزانین چۆنە یعنی تەوێت و نەتەوێت چواردەور هەر کاریگەری هەیە لەسەر فکری تۆ لەسەرەوەی کە چۆن بیر ئەەکەیتەوە بەڵام کە تۆ خۆت بەدڵ بێ ئەتوانی ڕێگری لەوە بکەی کە خەڵک ئەوە کاریگەری بکەنە سەر تۆ ئەگەر من خۆمم بەدڵ بێت و خۆم بە جوان بزانم هەر کەسێکیش قسە بکات ینی هەر وەکو چۆن ئاڵێن بەزگوی بۆ گرم باشە تۆ تا هیچ شتێکی کردووە ئیجادکاری من هیچم ناکردووە هیچ کەسێ بە تۆی وتووە ئەم شوێنت نەشتەرگەری بکە جوانترە بیت طبعا پێیان وتم ینی وتیانە بۆ نمونە فیڵەت بکەی جوانتر ئەبیان ئۆکێ وەڵام منش ئەوە ینی من خۆشم حەزم لێتی بەڵام لە ئێستایانە چونکە ینی ئێستا تەمەنی ئەوم نییە کە بیکەم ئەگەر هاتوو بۆ نمونە دوای چەند ساڵێک و خۆشم حەزم لێ بوو ئەیکەم بەس زۆر بەکەمی ئەیکەم حەز ناکەم زۆر ئۆڤەر بە ئەم کەساتانی لە سوشیال میدیا دەرەکەون هەر ڕۆژە نەشتەرگەری شوێنێکیانەکەن و پیشانی ئێمە شێن وا لە ئێمە ئەکەن کاریگەریمان لەسەر دروست بێت ئەمەش بە هۆکارەدانی بۆ نەشتەرگەری زۆربوونی نەشتەرگەری جوانکاری طبعا من هەر سەرەتا شتم ئەوانە کاریگەری زۆریانەیە بەتایبەتی ینی لەسەر ئەو کچانەی کە لە تەمەنێکان کە تازە مڕاحق ئەبن چونکە ئەوانە و چۆن بڵێ کچ هەر خۆی عادەتەن حەز ئەکات جوان بێ ینی ئەمە تەبیعەتی کجوایە حەز ئەکات جوان بێ جوانتر بێ و ئەوەی ئەوانش ئەیبینن کە ئاواکەن ئەیانەوەی دووبارەی بکەن وەکو ئەوانیان لەبێت چونکە ئەوە بە جوان ئەبینن بەڵام کاتێککە ئەبی بە کەسێکی پێگەیشتوو و ڕاستیەکان ئەبینی واقعەکان نزانی کە ئەوان جوان نین خۆت جوانتری لەوان و تۆ لەگەڵەوە ئینسان خۆی قبول بێ سروشتی خۆی قبول بێ ئەگەر تۆ خۆت قبول بێت وەکو پێشترشتمانی هەر کەسێکیش کە قسە بکات وەکو چۆن لەم گوێیەت و لەم گوێ دەرەچێت طبعا سڵاو لەبێ سڵاو لە تۆش خاتون پێوەری جوانی لای تۆچیە پێوەری جوانی وەکو ڕوخسار بڵێیان جوانی بەعام ئیتر بەعام تۆ کەسێکبینی چ شتێک گرنگە بەلاتەوانێ وەڵاهی ناتوانین بڵێ ڕوخسار گرنگ نییە ینی ئەو قسێکی چۆنەڵی تەقلیدیە بەڵێ تەقلیدیە جوانی ڕاستە پێوەرێکی ڕەوشتە
ئەگەر ڕۆشتی جوانە بۆ ڕوخسارەکە هەر نابینرێ هەرچێک بێ ینی ئەگەر ڕۆشتی ناشرین بۆ جوانە ڕوخسارەکە شارێتەوە بێگومان بەڵام ڕوخساریش گرنگە تەبعاً باشە ئەڵێن ڕوخسار گرنگە هەنێ جار ئێمە شتێکمان لە ڕوخساری خۆمان نابەدڵ نییە لەگەڵ ئەوەی نیشتەگەری جوانکاری بکەین والله ئەگەر یانی شتێکی زۆر یانی دیار بێ بۆ نمونە خەلەلێک بێ لەسەر دەم و چاوتەوە ئاساییە جوانکارێکە بکرێ بەڵام لە هەنێک ڕۆ زۆر زۆر زیادێ هەنێک کەس ینی زۆر بە زیادە ئوشتاکە یان وەکو چاولێکەریەکێکە یان وەکەوەی کە خەڵک ینی ڕخنەی لە ئەگرێ گوێ لە قسەی خەڵکەگرێ گینا هەنێ جار پێویست نیە و هەنێ جاریش ڕاستە ینی شتەکە لەوانە عیبێک بێ بەدەم چاوتەوە پێویستەکە بکرێ باش ئێمە کە جوانکاریەکەین بۆ خۆمانیەکەین یا بۆ چواردۆرمانەکەین ئەکەوێتەوە سەر کەسەکە خۆی یعنی ئەی قسەی چواردەوە بۆ نوێسە تۆ هیچ جوانکارێک نەکردۆ ناوەڵڵا ئەی هیچ کەسی چواردەورێت هیچ کاتیان وتوە ئەوە ئەم نەشتەرگەریە بکە جوانترە بیت بەڕۆڵا تەبعاً پێیانەتون بەڵام کاریگەری هەبووە لەسەرت من یعنی خۆم وەکەوەی هەم قبوڵە طبعا بەڵامی تر لەوانەش ینی بکەویتە تەمەنێکەوە پێویست بکات جوانکارێک شتێک بکەی یعنی ئەگەر زەرور بێت طبعا بەڵام زۆر گرنگە گوێ لە قسەی چواردەوەر نەگری چونکە یعنی چواردەوەر ئەو قسەیەکی ئیکەن یعنی هەر خۆیانەوە قسە ئەکەن نەکرێ هەر کەسێک قسەیەکی کرد گوێ لێ بگریت و تەمانێتم ئەگەر شتەکەش پێویست نەبێت پێویست ناکات بکەوێتەوە سەر خۆ چۆن خۆت سەیری خۆتەکەی گرنگە ئێمە خۆمانان بەدڵ بە سروشتی خۆمان چۆن خوا دروستی کردوین بەدڵمان بێت طبعا هەموو شتێک بکەوێتەوە سەرەوەی چۆن خۆتە قبوڵە بۆ شوەیەکی هەیە ئەگەر واژ نەبیت نەگەیتەوە قەناعەتە قەت ئاسوودە نابی لە ژیانتە بە هیچ ڕازی نابی ئەگەر هەموو جوانکاری دنیا بکەی خۆت قبوڵ نەبوو ناتوانانی مرتاح نابی بکەی سەرەتا جوانی تەنها بریتینە لە ڕوخسار ئەگەر تۆ ناخێکی جوان یاخود دڵێکی جوانە دەبێ ئەمە بۆ تۆ هەموو شتێکە تۆ لەگەڵ هەر کەسێکە کە تێکەڵەوی سەرەتا پێویستە ناخی بناسیت ئایا یاخود جوانە یاخودنا تەنها بریتینە لە ڕوخسار لە لای من بە پیر و ڕای بوو باشە ئەمە قسەی هەمومانە ئەڵێ جوانی ناخشرتە بەڵام خۆیمە ناخی کەسەکان نابینین یەکسەر کە کەسێ بینین چاومەنەچێتە سەر ڕوخسار زیاتر لە کەسەکانە لەسەر ڕەفتاریان دەریەخات کە ناخیان جوان بێت یاخودنا باشە هەنە کەس هەیە خۆی بەدڵ نییە پەناباتە بەر نەشتەرگەری جوانکاری و دوایش لەکەوتی خراپی لێ بێتەوەی تەندروستی و دەرونی تۆ لەگەڵەوەی کەسێک خۆی بەدڵ لە بە شوێنێکی خۆی بەدڵ لە بێ نەشتەرگەری ئەنجام دات بە هیچ جۆرێک هیچ کەسێک لەگەڵ ئەوەیان نیە بە تایبەت کۆمەڵگەی ئێمە لە کوردستانە چونکە هەم خۆی گەورە لە قورئانە فەرمێ مرۆڤم بە جوانترین شێوە دروست کردووە ئەمە بۆ تۆ هەموو شتێکە ئیتر پێویست ناکە پەنابەریتە بەر نەشتەرگەری یاخود شتێکی تر تۆ خۆت بیرێ لە جوانکاری کردێتەوە هیچ کاتێ نەخێر هیچ کات ئەگەر قسەی چواردەور کاریگەریە بێ لەسەر تۆ بڵێن ئەم پڵان شوێنە ئاوایە نەشتەرگەری بکە نەخێر هیچ ئەگەر هەموو دنیاش قسەم بۆکە من تەبیعەتی خۆم بەدڵە خۆی گەورە بە جوانترین شێوە دروستی کردوم هیچ کات پێویست ناکە پەنابەرمە بەر جوانکاری یاخود نەشتەرگەری کەواتە گرنگە ئینسانەکان خۆیان چۆن بە سروشتی خۆیان بەدڵ بێت بەڵێ بە تاکید خاتون سڵاو لێبێ پێوری جوانی لای تۆ چ شتێکە سڵاوی تۆش پێوری جوانی لای من ڕاستە ناخی کەسەکان شەرتە لەبریتەوە کەسەکە لەوە ئەچێ بیناسیت بەڵام لە ناخەوە کاتێک کەچێکە لەبی حەزەکەی هەر بریانت ناسی بایە بەڵام لە ئێستەیە بەڕاستی جوانی زۆر شەرتە گرنگی پێ باشە ئێمە ماڵی ناخ بەڵام ناخی کەسەکان نابینین ناوی کەسەکان نابینین بیرکردنەوەیان نابینین یەکسەر ڕوخساریانەتە بەر چاومان ئەو کەسانی کە بۆ نمونە تەنها کە بەلا نابڕێەکەی حتمما چاوتە سەر ڕوخساریان سەر جوانەکانیان چکەوە کەسی تێکڵ نابی لەگەڵ لەو دەخەیە بزانی ناخی چۆنە باشە هەنێک کەس تۆ لەگەڵ ئەوەیە کە خۆی بەدڵ نەبێ بچێنە شتەرگەری جوانکاری بکە نەخێر ئەوە مەرجی بەڵام ئێستا وای لێ هاتووە بەڕاستی هۆکاری هەیە کە ئەو کەسە ئەچێ جوانکاریەکە ئەو هۆکارانە چین بەلای تۆوە ئایا قسەی چواردەوەر هۆکارە کاریگەریە بێ لەسەر بیرکردنەوەی کەسەکان بۆ بچێ جوانکاری بکە یاخود بە شێوازی کتر بڵێن سۆشیال میدیا زۆربەی ئێستا کەسایەتەکانی ناو سۆشیال میدیا جوانکاریەکەن ڕێکلام بۆ دکتۆرانە ئەکەن کە جوانکاریان لەلا کردووە ئەمە کاریگەریە بێ ئەم شتانە
ئەکێت سوشال میدیا لە ئێستا ڕۆڵێکی زۆری هەیە لەسەر بڵاوکردنەوەی ئەو کەساتیانە کە بەناو کچە مۆدیلەکان دێن کە خۆیان ئەرز ئەەکەن چەندها جوانکاریان کردەوەنی پێشتر و دواتریان جاانێن گۆڕانکارێکی ئەوتیان کردو کە کەسەکە چاوی لێ ئەەکە ئەڵێ منیش هەستەکەم شوێنێکم پێویستی بۆیە کە تەجمیلی بکەم وەکو ئەو بۆ شێوەی جوان دەرکەوم ینی بڵاوبوونەوەی ئەو ڕسم و ڤیددیوانەی بەناو مۆدیلەکان لە سوشال میدیا زۆر دەوری هەیە دکتۆرەکە کاتێک کە خۆی یەکلام بۆ خۆی ئەکا بۆ ڕاکێشانی جەماوەرەکە بێت جوانکاری لەلاکا و ئەمیشکە لەلایەنی مادی و سودمەند بێ بەڵام کەسەکان هەنێکی هەیە کە هیچ پێویستی بۆ جوانکاری نێت تەنها چاولێکەریە تۆ هیچ کاتی بێری لەو کردەوە جوانکاری ئەنجام بدەیت نەشتەرگەری جوانکاری نەخێر ئەگەر چواردەورەکەت بڵێن ئەوە فڵانە شوێنە ئاوایە نەشتەرگەری بکە جوانە بێت چواردە زۆر دەوری هەیە ئەبێ بۆ هیمە لە مێشتا بەڵام من هەر ئامادەنی ناتوانم کەواتە گرنگە ئێمە سروشتی خۆمانمان بەدڵ بێت ئەکید زۆر گرنگە زۆریش جوانکاری لای تۆ چییە؟ پێوەری جوانکاری پێوەری ئەگەر باسی پێوەری جوانی بکەین ئەگەڕێتەوە بۆ ناخی ئینسانەکە ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە فەیسی ئەو ئینسانە چۆنە یاخود چۆن نییە چونکە هەموو ئینسانێک جوانیەکەی لە ناخیایەتی تا ئێوارە بە گوڵێک چەنە جوان بێت کە بۆنی نەبێت هیچ دەورێک نابینێت لەمەیە و ئێستاش ینی ئەبینی خەڵک بۆ جوانکردن پەناباتە بەرەوەی کە فەیسی جوان بکات بەڵام ئەگەر سەیری ناخی کەسەکە بکەیت و ناخی کەسەکە جوان نەبێت بە تەوەقعی من هیچ مانایەک نابەخشێت زۆربەی زۆرمانەڵی ناخی کەسەکان جوان بێت و گرنگە بەڵام خۆمە ناخی کەسەکان نابینین باشە بەڵام هەڵسوکەوت و ڕەفتارەکەی ئەوە بۆ دەرەخاکە ئایا ناخی ئەم کەسە چەنە جوانە چیتایە چیتیانە لە کۆتایی ئەمە ئامێنێتەوە و ئەوەش بە پێی تەجروبە و بە پێی ئەزمون هەڵسوکەوتە لەگەڵ ئەو کەسەیە ینی تۆ کەسێک دەدەقەت ئەیبینیات شارێکێک ئەیبینی ناتوانانی ئەو پێوەری بۆ دروستکەی هەتا تەعاملی لەگەڵانەکەیت و هەتا قسێکی کوردەواری هەیە ئەڵێ سەفەر و مەعاملە سەنگی مەحەکە کەواتە ئەمە ئەچێتە ئەو قاڵبەوە ئەمە ئەوە دەرەخاکە ئەو کەسە چۆنە یاخود چۆن نییە باشە هەندێک کات مرۆڤەکان بەتابەتی لەم سەردەمەیە پەنا بەنەبێت نەشتەرگەری جوانکاری تۆ لەگەڵ وای کەسێکە شوێنێکی خۆی بەدڵە بچێ نەشتەرگەری بکات خی گەورە خۆی لە قورعانە فەرمێ هەموو ئەنی ئینسان بە جوانترین شەوە خەڵق کراوە ئەمە کەواتە جوابی هەموو ئەو پرسیارە ئاياتەوە یعنی ئەگەر ئەو کەسە جوان بێت یاخود ناشرین بێت دروستکراوە و خەڵقی خوایە خەڵقی خۆش بە باشترین شێوە دروستکراوە من تەسەورەکەم ئەنی هیچ تەنیا چۆن ئەڵێها کات بەسەربردنێکە یاخود شتێکە حەزێکی کاتیە چونکەوەی کە نەشتەرگەری جوانکاریەکە لە کۆتاییە دوای 4 ساڵ 5 ساڵ بڕۆ لێ پرسەڵێ پەشیمانم لەو نەشتەرگەری کردومە یا شەڵە ئەوەم نەکردایە بەڕای منەوەیە جەناب بیر کردێتەوە لەوەی کە نەشتەرگەری جوانکاری بکەیتەوە نا لەبەرەوەی هەروەکو وتم خوا ئینسانی بە باشترین شێوە خەڵق کردو بە جوانترین شێوە خەڵقی ئێمە لە کردووە سەردەمێکە ئەژین سەردەمی کاریگەری قسەکانی ئەوانی چواردەورمان و هەروها کاریگەری سۆشیال میدیا ئەو کەساتانی لەم سۆشیال میدیا دەرەکەون زۆربیان نەشتەرگەری جوانکاریەکەن ڕیکلام بۆ ئەو پزیشکانە ئەەکەن کە نەشتەرگەریەکان لا ئەەکەن ئەم قسانە هیچ کاریگەریەکی نابێت لەسەر مرۆڤەکان بەڕای من ئەو ئینسانە خۆی بێ باشترە بۆ نمونێ عنی ئەگەر سێری کە دوو کەس زەواجەکەن مناڵێکیانەبێ لە خۆیان ناچێ ینی ئەڵێ وڵا نازانم نە لە منەچێ یانە لە باوکێچێ بەڵام ئەگەر بگەڕیتەوە بۆ ئاستڵەکەی ئەگە بگەڕێتەوە بۆ ئەسلی ئەو کەسە سیرەکەی هەر هەمان وێنە کۆنەکەی خۆی بێنە مناڵەکەی یا لە دایکێکی یا لە باوکێچێ بەڵام کە دەنگشتێریگەری جوانکارێکی کردووە ینی سەری لە خۆشی و لەوی شتێگاوە باشە ئەی نەشتەرگەری جوانکاری وای کردو فەیسی ئینسانەکان هەمویان لێک بچێت وایە تۆش هەست بەواکەی ئەگەر سەیری فەیسی مرۆڤەکان بکەی ئەمڕۆ سیرەکەی هەمووی لوتی بە یەک شێوەیە چاوی بە یەک شێوەیە لێوی بە یەک شێوەیە کەواتە ئەمە ئەو جیاوازیە ناهێڵێ کە چۆن بڵێم ئەو جیاوازیە نایڵێ کە ئینسانەکان ئەمە جیاوازترە لەو تۆ ئەمەوە بۆ بناسیتەوە ئەو بۆ شێوەیە بناسیتەوە ئەنجا ئەگەر بێ باسی کێشەکانیشی بکە یعنی سیرەکەی چەند مزعفاتی هەیە سبینێ چەند کێشە دروست ئەکا بۆ ئەم کەسە کێشەی دەرونی بۆ دروستەکە چونکە یەکێکی ترە بینێ شتێکی تری لە خۆی کردو بۆ نمونە زەلامەیە 5-6 جار نەشتەرگەری لوتی کردووە بۆچی نەشتەرگەری لوتی کردو 5-6 جار ینی نەگەشتەوە بۆی کە خۆی ئێوە بەڵام لە کۆتاییە ئەگەیتەوە بۆی کە خۆی جوانترین فەیسی هەیە تۆ لەگەڵەوەی ئینسانەکان خوان قبول بە سروشتی خوان قبول بێ
ئەگە هەموو ئینسانێکە بێ بە سروشتی خۆی قوڵ بێت چونکە ئەگەر بەم شێوەیە نەبێت نازانم ژیانی زمانە نابەخشێ. جوانی لای تۆ چیە سەرەتا بۆ پێوەرەکانی جوانی بۆ کەسی بەرامبەر چییە؟ طبعا جوانی بەشێکی زۆر خۆشەخوا بداتێ بەڵام بەڕای من لە کەسێکەوە بۆ کەسێک ئەگۆڕێت کە جوانی ڕێژەیە و ئەو ڕێژەیەش لێ هەر کەسێک بە جۆرێک بەرز نزمی پێ ئەکرێت ینی شتێک نییە بڵێم ستانداردێک هەیە کە هەموو کەسێک لە حاڵەتێکا تاو جوان بێت. باشە هەندێکمان ئەڵێن جوانی ئینسانەکان ناخیان جوان بێت تۆ لەگەڵ قسەیەیت؟ ئەکید جوانی ناخی بەشی خۆی گرنگە. ئێمە ناخ نابینین یەکەم جار ڕوخساری کەسەکە ئەبین. ڕاستە ئەمە یەکەم بەرکەوتن لەگەڵ ڕوخسارین بەڵام دواتر لەگەڵ قسەکردنا بەرناخەکەین هەتا وەکو مەزهەری دەرەوەمان چەندێک جوان بێ ناخمان لەداوە بۆ شێوازە نەبێ پێم وایە هەڵکێشەکە عەکسەکاتەوە یعنی ئینترێستە بۆ کەسە نامێنێت بەڵام پێم وایە هەردووکی بە یەکسانی بەرزکەیتەوە جوانە بێت. باشە هەندێک هەیە بە تایبەتی لەم سەردەمەیە کە تێکەوتوین هەنا ئەبنە بەر نەشتەرگەری جوانکاری تۆ لەگەڵ نەشتەرگەری جوانکاریە کە کەسە شوێنێکی خۆی بەدڵ نەبێت؟ ئەو حاڵەتە ئەکەوێتە سەر مرتاحبوونی ئینسانەکە خۆی ئینسانەکە بۆ مرتاح بوو ئۆتۆماتیکی سیقە بەخۆبوونی بەرزە بێتەوە بۆیە من لەگەڵیم ینی ئەگەر بتوانی بە شێوازێکی سروشتی جوانکاری بکرێت کێشەی نییە بەڵام نەک ئۆڤەر بێت. باشە ئێمە کە نەشتەرگەری جوانکاریەکەین بە گشتی ئەو نەشتەرگەریە لەژێر کاریگەری قسەی چواردەورمانایە یاخود لەژێر کاریگەری ئەو کەساتانەیە کە لە سۆشیال میدیا دەرەکەون و هەر ڕۆژە نەشتەرگەری شوێنێکیانەکەن و ڕێکلام بۆ ئەو پزیشکە ئەکەن کە نەشتەرگەریان لا کردووە کامیان زۆر کاریگەرە؟ وڵای ئەکەوێتەوە سەر مووقیفی ئینسانەکە خۆی هەنێک کەسێ مەسەلەن لە ئەزەلەوە چاوێکی خۆی بەدڵنیە خولوتی خۆی بەدڵنیە لێوی خۆی بەدڵ نییە ئەوانە کە جوانکاری بۆ ئەکەن مەرج نییە بکەوت بێتە ژێر کاریگەری کەسێکەوە بەڵام بەعام ئەوانشی کە ئەکەونە ژێر کاریگەریەوە کەسانێک هەندێک ئیشیان ئەوەیە کە کاریگەری دروستکەنە سەر خەڵک یعنی لە هەردوو حاڵەتەکە طبیعیە لە لای من. هەندێک کەس هەیە ئافرەت بە بەرخ ئەشوبهێنێ یا لە هەندێک گۆرانیەکانە بە ئەسپی کوێتی ئەیشوبهێنێ جوانە ئافرەت لە ئەسپی کوێتی بچێ یاخود لە بەرخ بچێ؟ وڵای خۆی شوبهێندنی ئینسان پیا و چ ئافرەت بچێ پیا و لە دێر زمانەوە بە ئاژەڵ هەر شوبهێندراوە وایە یعنی ئێمە گەر پێمان خۆش نەبێت مەسەلەن ئەڵێ فڵانە کەس لە شێرە چێت وەکو شێر وایە یعنی ئەگەر تۆ بیشوبهێنی بە ئەسپێک یاخود و بەرخێکی بێژە طبیعی بێ لەبەر لە کۆتای هەردووکیان هەمان جنسن. بەڵام ئینسان ئینسانە و حیوانیش حیوانە خی گەورە مرۆڤ بە جوانترین شێوە دروست کردووە. ڕاستە ئینسان لە قاڵبێکی زۆر بەرزا دروستکراوە قاڵبی ئینسان جیاوازە بەڵام ئەوەیە کە هەندێک جوانی هەیە هەندێک شت هەیە کە ئینسانی پێشبهێنرێت مەبەست لەلایەنە خراپەکەی نییە بەڵام مەبەست لەوەیە کە چۆنڵی سیفاتێکی تایبەتمەندی بیرێت یا ئەو کەسە کەسێکی ئیلیت پیشان بگیرێت. ئێستا تۆ لەگەڵ ئەوەیە جوانکاری ئەنجام بدێت یان ئینسانەکان سروشتی خۆیان بەدڵ بێت؟ هەردووکی بەڕای من چکە شتێکی ڕێژەیە بکاتە سەر مووقیفی ئەو کەسە یاخود ئەژیانی ئەو کەسەی کە تایەتی چی هەڵەبژێرێت ینی بەڕای من طبیعیە هەم بە سروشتی بمێنیتەوە هەم جوانکاریش بکەیت. لە ئێستادا نەشتەرگەری جوانکاری زۆر بووە. بێگومان بە ئەو تەقلیدانەی کە نەشتەرگەری جوانکاری ئێستا باوە لە کۆمەڵگایە ئەو کەسانی کە نەشتەرگەری جوانکاری ئەکەن ئەگەرێتەوە سەر ئەو کەسانی کە خۆیان بەدڵنیە یاخود بەنابێنە بێت ئەوەی کە تەقلیدی ئەو شتانە بکەنەوە کە لە کۆمەڵگایە باوە ئەویش جوانکاریە. باشە بەڕای تۆ سۆشیال میدیا هۆکارە ئەو کەساتانەی لە سۆشیال میدیا دەرەکەون هۆکارە بۆی نەشتەرگەری جوانکاری زۆر بووە یاخود قسەی چواردەورمان هۆکارە؟ تا ڕادەیەکی زۆر بەڵێ چونکە سۆشیال میدیا هۆکارە لە بڵاوکردنەوەی هەموو ئەو دیاردانەی کە هەیە و پێگومان جوانکاریش بەدەرنێلەوە. هیچ کات بیرە لەو کردەوە نەشتەرگەری ئەنجام بدەیت؟ نەخێر هیچ نەشتەرگەرێکی نەکردووە؟ نەخێر. ئەی باشە هەتا ئێستا هیچ کەسێ پێی وتی ئەو فڵانە شوێنە ئاوایە نەشتەرگەری بکەی جوانترە بێت؟
حتما قسە ئەکرێ بەڵام تۆ گرنگ ناخی خۆتە و خۆت بەدڵ بێت ئەوە دەمێزی گرنگە ئێمە سروشتی خۆمانمان بەدڵ بێت چۆنین هیچ قسەی چاردر کاریگەریمان تێنەکە گرنگی خۆمانمان بەدڵ بێت بێگومان بەڵێ و ئینسانیش لە ناخی خۆیەوە گە خۆی بەدڵ بێت ئەوە هیچ قسەی کەس کاری تێ ناکات.